هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورچات و ماڵەکەی هەمووان و بەردامە پرزانیارەکەتان چارە. پێخۆشحاڵم کە ئەم جارەژاتن و خزمەتتان بۆ باسکردن لە یەکێکی تر لە ئەڵلقەکانی زەمبیلەکەتان لە چارە. ئێستەوەی کە دەیبێنن ئەو ئەڵلقانێک کە پەخش بووە لە بەرنامەی چارەیەک بە دوایەکە ناونیشانی بەرنامەکانتان بۆ نووسراوە. ئەم ئەڵلقەی چارەش بابەتێکی ترەکە تایبەتە بە فرەکیسی سەرەرکەدانەکان. ئەو بابەتانەی کە باوە لە جیهانە و خانمان دەربارەی ئەم بابەتە پرسیاریان زۆرە و لە ڕاستیشە مەترسیان لی زۆرە کە مەترسیەکە لە جێی خۆیەتی. ئەمەی کە لە بەردەستی منایە سەرچاوی فەرمی حکوومەتی بەریتانیایە و باس لەوە دەکرێت کە دەڵێت تاکو ئێستا ناتوانین بە تەواوەتی بزانین کە چەند خانم تەنها لە ناو بەریتانیایە کێشەی کیسی سەرەرکەدانەکانیان هەیە، بەڵام و چاوەڕوانەکرێت کە لە هەموو دەخانمێک لە بەریتانیا کەسێکیان کێشەی فرەکیسی سەرەرکەدانیان هەبێت، بەڵام زیاتر لە نیوەی ئەم بەڕێزانە نازانم کێشیان هەیە. لەسەر تاسەری جیهانە ڕێژەکە لە 6 بۆ لە 26 ئەگۆڕدرێت، واتە ئەوەی بەریتانیا لە 10ەیە، بەڵام ئەوەی جیهان لە 6 بۆ لە 26 بەپێی شوێنەکانی جیهان و بەپێی کێشەکانی تری کە پەیوەندیدارە بە فرەکیسی سەرەرکەدانەکانەوە. فرەکیسی سەرەرکەدانەکان کە دەرئەکەوێت بە شێوەیەکی گشتی بە قەڵەوبوونی خانمەکان و زیادبوونی مویلەش و تێکچوونی سووڕی مانگانە یاخود نەمانی سووڕی مانگانە دەرەکەوێت. ئەمانەیە لە مەڵقەی چارەیە دەربارەی ئەم بابەتانە زانیاریمان زۆر بێت و بزانین بۆچی ئەم نەخۆشیە ڕوو ئەدات، چونکە کاریگەری درێژخایانی زۆرە لەسەر خانمان و دەکرێت بێتە هۆی نەزۆکی، واتە خانمەکە نەتوانێت مناڵی بێت و دەکرێت مەترسی توشبوونی ئەم خانمە بە شێرپەنجەکانی مێینە زیاتر بکە. ئەمە سەربارەوەی کە خۆی لە خۆیدا زیادبوونی کێشەکە مەترسی کۆمەڵێک نەخۆشی تری وەک جۆری دووەمی شەکرە و بەرزەفشاری خوێن زیادەکە. هەوڵمان داوەکانی مشتێک بکوردێنین بۆتان بۆی کە بزانین ئەم نەخۆشیە چی و سەرنجیشتان بۆ ڕاکێشمە گەڵقەی پێشوە ئەمەڵقێش هەر لە شاری هەولێری ئەم بابەتتان پێشکەشەکەین و بۆ پرسیار و وەڵامەکان ئەگەڕێنە خزمەتتان. نەخۆشی کیسی هێلکەدان. دروستبوونی کیسی سەرهێڵکەدانێکێکە لە کێشە تەندروستیەکان کە کاریگەری دروستەکە لەسەرم حاڵەتانە لە جەستەی ژناندا. سووڕی مانگانە، توانای مناڵبوون، هۆرمۆنەکان، دڵ، بۆریەکانی خوێن، ڕوخسار و دەرکەوتن. ئەو ژنانەی کە کیسی سەرهێڵکەدانیان هەیە ڕێژەیەکی بەرزی هۆرمۆنی ئەندرۆجینیان هەیە کە زۆر جار پێوترێ هۆرمۆنی پیاوانە، بەڵام لە جەستەی ژنانیشدا دروست دەبێت. سووڕی مانگانیانەوە سێدیان نائاساییە بێت و تێک دەچێت. ژمارەیەکی زۆر کیسی بچووک لە نێو هێلکەداندا دروست دەبێت. ئەو هۆکارانە چین کە ئەبنەوەی دروستبوونی کیسی هێلکەدان. هۆکاری دروستبوونی کیسی سەرهێڵکەدان نەزانراوە، بەڵام زۆرینەی پسپۆڕانیە بوارە پیان وایە کە هۆکاری بۆ ماوەی یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی کیسی هێلکەدان. هەر بۆیە زۆرینەی ژنانی کیسیان هەیە دەبینن کە دایکیان یان یەکێک لە خوشکەکانیان بە هەمان شێوە کیسیان هەیە. توێژینەوەکان پیان وایە کە ئینسۆلین پەیوەندی هەیە بە دروستبوونی کیسی هێلکەدانەوە. ئەنسۆلین ئەو هۆرمۆنەیە کە کۆنتڕۆڵی گۆڕانی شەکر و خواردنەکانی ترەکات بۆ وزە لە نێو جەستەدا بۆ ئەوەی بەکاری بێنێت یان هەڵی بگرێت. زۆرێک لەو ژنانەی کە کیسیان هەیە ڕێژەیەکی زۆر ئەنسۆلین لە نێو جەستەیاندا بوونی هەیە، لەبەرەوەی کێشەیان هەیە لە بەکارهێنانیدا. زۆری ڕێژەی ئەنسۆلینە بێتە هۆی بەرەمێنانی ڕێژەیەکی زیاتری هۆرمۆنی ئەندرۆجین. بەرزی ڕێژەی ئەندرۆجینی ژەبێتە هۆی دروستبوونی زیبکە، گەشە و زیادبوونی زۆری و زیادبوونی کێش، دروستبوونی کێشە لە دروستکردنی هێلکەدا. نیشانەکانی بوونی کیس لە سەرهێڵکەدان لە ژنێکەوە بۆ ژنێکی ترە گۆڕێ، بەڵام بە شێوەیەکی گشتی نیشانەکانی کیسی هێلکەدان بریتیە لە نەزۆکی. ئەمەش بەهۆی دروست نەکردنی هێلکەوەیە، هەر بۆیە کیسی هێلکەدان یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی نەزۆکی. وەستانیان پچڕبوون و تێکچوونی سووڕی مانگانە، زیادبوونی مو لەسەر ڕوخسار و سنگ و پشت و سک، پەنجەکانی دەست و قاچ، دروستبوونی کیسی بچووک لە نێو هێلکەداندا، دروستبوونی زیبکە و چەوربوونی پێست و کڕش، هەناسەبڕان لە کاتی خەودا، خەمۆکی و دڵەڕاوچێ، ئازاری بەشی خوارەوەی حەوز، هەڵدانی پێز لە ناوچەی مل و قۆڵەکان، دروستبوونی پەڵی ڕەش و قاوەی لەسەر مل و قۆڵ و سنگ، قەڵەوی و زیادبوونی کێش بە تایبەتی لە ناوچەی کەمەردا. چۆن بزانی کە کیسی سەرهێڵکەدانە هەیە؟ لە ڕاستیدا تا ئێستا پشکنینێک نییە کە ڕاستەخۆ کیسی سەرهێڵکەدان دیاری بکە، بەڵام پسپۆڕانیان بوارە ئەو کارانی خوارەوە ئەنجامەدەن بۆ دیاریکردنی کیسەکە.
مێژووی تەندروستیت پرسیارکردن لەسەر بەروار و شێوازی سوڕی مانگانە و گۆڕانی گەورە لە کێشدا، پشکنین بۆ فشاری خوێن و قەبارەی کەمەر و ئەو ناوچانەی کە ڕێژەی موتیاندا زۆر بووە، پشکنین بۆ ڕەحم و زانینی ئەوەی کە ئایا هێلکەدان گەورە بوون یان کیسی بچووک لە نێو هێلکەداندا هەیە. پشکنینی خوێن بۆ زانینی ڕێژەی هۆرمۆنی ئەندرۆجینی شەکری گلوکۆز لەناو خوێندا، پشکنینی سۆنەر بۆ ڕەحم و هێلکەدان و بینینی وردەکاریەکان لە نزیکەوە. کیسی سەرهێلکەدان چۆن چارەسەرەکرێ؟ لەبەرەوەی تا ئێستا هیچ جۆرە چارەسەرێکی ڕاستەوخۆ نییە بۆ کیسی هێلکەدان، بۆیە پێویستە چارەسەرەکان ڕێک بخرێن بۆی مەترسیەکانی ئەم حاڵەتە کەم بکرێنەوە. ئامانجەکانی چارەسەرەکە پەیوەستە بە جۆری ئەو نیشانانەی کە لە هەر کەسێکدا هەیە یان لەسەرەوەی کە ئایا تۆ دەوێت دووجیان بیت یان نا، لەگەڵ کەمکردنەوەی ئەگەرەکانی توشبوونت بە نەخۆشیەکانی دڵ. زۆرینەی ژنان پێویستیان بە تێکەڵکردنی چەند چارەسەرێک هەیە بۆی بگەن بۆ ئامانجەی سەرەوە. بە شێوەیەکی گشتی هەندێک لە چارەسەرەکانی کیسی هێلکەدان بریتیە لە گۆڕینی شێواز و ستایلی ژیان. زۆرێک لەو ژنانەی کیسیان هەیە و قەڵەون کێشیان زۆرە کامەژە بێتە هۆی دروستبوونی کێشەی تەندروستی. بۆیە پێویستە شێوازی خواردنی ڕێک بخەیتەوە بە شێوەیەکی تەندروستنان بخۆیت و ڕاهێنان بکەیت بۆ ئەوی کێشت لە ئاستێکی تەندروستدا بێت. شێوازەکانی خواردنی تەندروست بۆم حاڵەتە بریتیە لە سنووردارکردنی خواردنی خۆراکە لە قوتونراوەکان لەگەڵ خۆراکانەی کە شەکریان زۆرە، زیادکردنی سەوزە و میوە و کەمکردنەوەی خواردنی گۆشت لە ژەمە خۆراکیەکاندا، خواردنی حەبی ڕێگریکردن لە دووجان بوون. پێویستە هەمیشەوەت لە یاد بێت لە وەستاندنی حەبی ڕێگریکردن لە دووجانبوونە بێت هۆی تێکچوونی سوڕی مانگانە. بۆیە پێویستە تەناو حەبانە بەکاربهێنرێ کە پرۆجستۆرینیان تێدایە وەک پرۆڤێرا بۆ کۆنتڕۆڵکردنی سوڕی مانگانە و کەمکردنەوەی مەترسیەکانی توشبوون بە شێرپەنجەی دەرچەی ڕەحم. ئەو ژنانەی کە نایەنەوێت دووجان ببن حەبی ڕێگریکردن لە دووجانبوون نەتوانێت کۆنتڕۆڵی سوڕی مانگانە بکات، ئاستی هۆرمۆنی پیاوانە کەم بکاتەوە، هاوکاری ئەکات لە پاکردنەوەی زیبکەکان. ئەوەی گوێتان لێ زرنگانەوەی زەنگی کڵێساکانی هەولێرەکە لە عنکاوەی هەولێر دانیشتین بە سوپاسەوە بۆ نووسنگەی کورتسات لە هەولێر و کاگەراوی بەرپرسی پەیوەندیەکانمان لە هەولێر کە لە ماوەی 3 ئەڵقەی بەرنامەی چارەیە هیلاکمان کردو لەگەڵمانە لە ڕێخستی پەیوەندیەکان و بانگشتی میوانەکان و دەستنیشانکردنی شوێنەکان. ئەم زەنگە دەکرێت لە جیهانی ڕاستەقینەدا بۆ بانکردنی خەڵک بێ، ئایا بۆ نوێشکردنە بۆ کۆبوونەوەیە یاخود هەر شتێکی ترە، بەڵام بە هەمان شێوە هەندێک زەنگ هەیە لە لەشی مرۆڤ لێ درێت کە ئاگداری پیاوان و خانمانی شکاتۆ لە بوونی بابەتێکی ئاسایی. یەکێک لەو زەنگانی کە لە لەشی خانمانە دەرەکەوێت بریتە لە تێکچوونی سوڕی مانگانە، کە تێکچوونی سوڕی مانگانە یەکێک لە هۆکارەکانی بریتە لە فرەکیسی سەرهێلکەدان کە ئەم تەوەرەی چارە تایبەتە بەو بابەتە. با سوپاسەوە خاتو دکتۆر نائیلە کە پزیشکی پسپۆڕی ژنان و منداڵبوون و نەزۆکیە میوانمانە. پاش سپاس. زۆر سپاس. دکتۆر سەرباری ناوەکەی کە پێوترێ فرەکیسی سەرهێلکەدان، هەر لە زمانی ئینگلیزیە کە پێوترێ پۆلیسیستیک ئۆڤاریان سیندرۆم PCOS، من ئەوم خوێندەوە کە ئاڵێ خۆی لە ڕاستیە ئەم نەخۆشیە کیس نییە، دروستە؟ ڕاستە، قسەکەت ڕاستە، خۆی کیس تاقە کیسێک نییە لە سەڵهێلکەدان، بەڵام فرەکیسە، یعنی کە بە سۆنەر تەماشایەکەین ئێمە یان دکتۆری پسپۆری سۆنەر کە سەیری هێلکەدانی ئافرەتەکە ئەکاتن وردە کیس ئەبێنێ، ژمارەیان لە 12 تقریبان، هەر کیسێکیان 2 بۆ 9 میلیمەترە سایزەکەی، ینی قەبارەکەی، بەڵێ یعنی تاقەیەک نییە، بەڵام وردە فرەکیسە، فرەکیسی هێلکەدان. بەڵێ جا دکتۆر ئەلێرە ئەگەر زەحمەت کێشی لەسەر مۆدێلەکە پیشانمان بیت، ئەویان جگەرە؟ بەڵێ ئەویان ئێستا لای دەین جگەرە، بەڵێ ئەوەیان گەدەیە، بەڵێ باشە، ئەوەیان هەناوە کە قۆڵۆن و قۆڵۆنی بچووک و ڕخۆڵە باریکە و ڕخۆڵە ئەستۆرە و تاکۆتایەکەی، بەڵێ ئەوەیان ئەگەین بۆ ناو حوس، ئەمەیان ڕەحمی ئافرەتە، بەڵێ بیکەینەوە، بەڵێ باشە، ئەمەیان ڕەحمی ئافرەتە، ئەمەیان میزڵدانە، ئەمەیان کۆمە کە دەرچەکان هەر سێ لە یەکەوە نزیکن، بەڵێ دەرچەی میزەڕۆ، دەرچەی زێ، دەرچەی کۆم، ئەوەشیان هێلکەدانە، ئەوەیان جۆگەی فالوپە، بەڵێ فەرەوکیان تیوبە، بەڵێ ئەو کیسانە کە دروستە بێ بزەبت لە کوێ دروستە بێ؟ ئەلێرە ئەوە
هێلکەدانە بەڵێ هێلکەدان لەسەر هێلکەدانەکان لە ڕوخساری دەرەوە هێلکەدانەکە بەڵێ. بە سۆنەرەوە تەعاان سیرەکرێت بەڵێ وەکو پێم وتی فرەکیسە ژمارەیان لە 12 سەرەوەتر هەر یەکێکیشیان سایزەکەی یان با بڵێن قەبارەکەی بە قرن 2 تا 9 میلیمتر ئەوەی کە جنابی دکتۆرە فەرمێ 2 تا 9 میلیمتر 2 میلیمتر بە قەر سەری ئەم قەڵەما بێ 9 میلیمتریش ئەمەندا بێ لەم قەبارەیە وەک باسم کرد یەکێ لە زەنگەکانی دەرکەوتنی PCOS بریتێ لە تێکچوونی سوڕی مانگانە ئەم کیسانە چی لە هێلکەدانەکە کەوا کە سوڕی مانگانە تێکچێت خۆی پۆلیسیستیک ئۆڤەریان سندرۆم کە پێڵێن فرەکیسی هێلکەدان بریتێ لە تێکچوونی بەڵانسی هۆرمۆنەکانی ئافرەت ئەو تێکچوونی بەڵانسە وا ئەکات کە بێنوێژی ئافرەت تێک بچێت درەنگ ئەکەوێت بە زۆری درەنگ ئەکەوێت ئەبینی سێ چوار مانگ جارێک ئەگەر بێنوێژی ئەشواتن جار هەیە تاخیرتریش ئەشواتن مەسەلەکە ئەوەیە بەندە بە هۆرمۆنەکانی ئەندروجینەوە ینی ئەندروجین یان FSH و LH FSH و LH دوو هۆرمۆنن لە ڕژێنی سەرەوە ئەمەش مێشکە مە هەر زووتر جێمان کردبەوە بەڵێ بەڵێ ئەوەیان هایپۆتەلەمەسی پێڵێن بەڵێ غودەی ژێرلان کشمان هەیە بەڵێ ئەوانە خۆی لە سەرەتاوە لێرەوە دەست پێەکەن هۆرمۆنەکان دەردەگرێن کە هۆرمۆنی FSH و LHن اینجا ئیعاز یاخود با بڵێن هەستیار ئەدەنە نیشانە ئەدەنە هێلکەدان تاوەکو هێلکەدان ئسترۆژین و پرۆجسترۆن دروست بکەن و ببێتە بە شێوەیەکی منتەزەم و ببێتە سووری مانگانە کە ئەم پەیوەندیە تێکەچێت جاچ لەلایەن هێلکەدانەوە چ لەلایەن ڕژێنەوە سووری مانگانە تێکەچێت ئەوەی فرەکیسی هێلکەدان زیاتر لە هێلکەدانەکەیەوە مشکلەکە دروستە بێت باشە جا پرسیارەکەی من لێرە ئەوەی کە تێگەیشتم لە ڕوونکردنەوەکەی جەنابەت ئەوەیە کە سووری مانگانە ئەوە نییە بڵێ ئەم مانگە 28 ڕۆژە ماڵەکەی تر 30 ڕۆژە ماڵەکەی تر 20 ڕۆژە بەڵکو ئەوەی کە ئەم فرەکی سەرەکەدان دروستەکە سوورەکەی دواکەوێت تەواو تێگەیشتم باشە لە 35 ڕۆژ زیاتر تاخیرترە بێت خۆی با بڵێن لە 25 زیاتر ئێمە ئەڵێن تاخیربوونی سووری مانگانەیە لە 35 ڕۆژ زیاتر بێت دواکەوتنی سووری مانگانە باشە لە مەسلەی تەمەنی دەرکەوتنەکە ئەوەی کە جەنابی دکتۆر بووی باس کردن ئەو فسیۆلۆجیا قوڵ و ئاڵۆزێ لە لەشی مرۆڤەکەواکات خانمان سووری مانگانان بەردەوام بێت و سووری مانگانەش بۆ دووجانی و بەردەوامبوونی وەچی مرۆڤاتی کە منیش و جەنابی دکتۆریش و هەمووشتان کەسەی بەردەمەکەکەن بەهۆی بوونی ئەو ڕێخستنی هۆرمۆن و سووری مانگانەوەیە کە ئێستێمە لە ژیانەی کە خانمان ئەو هێلکانە هەموو مانگی ئامادەیەکەن بۆی کە مرۆڤاتی بەردەوام بێ جەنابی دکتۆر ئەم PCOSەوەی کە من خوێندمەوە دەربارەی دەڵێت لە کۆتایی تەمەنی هەرزەکاری لە سەرەتای 20ەکانە دەرەکەوێت مەرجە هەر لەو تەمەنیا بێخۆ دەکرێت لە تەمەنێکی درەنگتریشا دەرکەوێت بەڵێ لە 20ەکان و 30ەکان لەو تەمەنە دیارەکەوێت زیاتر بەڵام زیاتر لە تەمەنی 20ەکانەوە لە هەرزەکارەکانیش باشە لەم PCOS لەبەرەوەی کە سووری مانگانە دواخات یاخود تێکیەیە ئەکرێ مەترسینە زۆکیش دروست بکات بەڵێ ئەکید لەبەر ئەوەی هێلکەیەکی پێگەیشت و ناگەیەنێت یعنی هێلکەدان ئەگەر بە سوورێکی مانگانەوە بە هۆرمۆناتی مەزبوط بە بەڵانسێکی مەزبوط ئیش بکات هەر مانگەی ئەتوانێت هێلکەیەک پێ بگەیەنێت بۆ تروکاندن بۆ ئەوەی ببێت بە مناڵ ئەگەر طبعاً سپێرم موجود بێت بەڵام لەو لە فرەکیسی هێلکەدان هێلکە پێناگات کە پێنەگەیشت دەبێتە هۆکاری ئەوەی کە نەزۆکی ینی با بڵێ سەرباری ئەوەش کە سوورەکە دواکەوی هێلکەکەشی کە نێری هێلکەشی باش نییە نەخێر هەر سوور دواکەوتنەوەکە و پەیوەندیە بە دروستکردنی هێلکەکەوە پەیوەندم بەیەکەوە باشە یان ئەگەر بە 35 ڕۆژ هێلکەکەی نات ئەگەر نردی بە 35 ڕۆژ هێلکەکە ئەو هێلکەی پێگەیشتووە یان سەرباری ئەوش هێلکەیش پێ نەگەیشتووە هێلکەیەکی باش نییە کواڵیتێکی هێلکەیەکی باش نییە باش نییە هێشتا بەڵێ باشە جا ئەوەی کە جەنابەت باست کرد ڕێگرە لە هێلکە دروستکردن ڕێگرە لە هێلکە دروستکردن ئەوەی کە باست کرد تێکچوونی هۆرمۆن و ئەم باڵانسانە کە تێگەچێ ئەمە بابەتێکی شە لەناو هێلکەدانەکانە دروستە بێ و بەم دوایانش ئەبینین لەسەر تاسەری جیهانە شێرپەنجە کێرڤەکە لاڵقشانایە لە خانمانیشە بەتایبەتی و بەتایبەتی شێرپەنجەی هێلکەدان لە گەنجەکانە ئێستا بەداخەوەی بینین ئەگەرچێ ماڵقێکمان کرد دەربارەم بابەتە جەنابی دکتۆر لە سلێمانی کە میوانمان بوو باسی لەوە کرد کە تەنان لە مناڵێکە کە لە پێشە دایکبوونیشەوە
هەنێ جار ئەی بینن لە شێرپەنجە هێلکەدانەکان بەڵام بە تایبەتی مەسەلی PCOS فرەکیسی سەر هێلکەدان مەترسی توشبوونی خانمان بە شێرپەنجە هێلکەدان زیاد دەکات هیچ پەیوەندیشی پێوەی نییە هێلکەدانە بەڵام ناوپۆشی منداڵدان ناوپۆشی مناڵان چووەکە ئێرە ناوپۆشی مناڵان ئەوەیانە ئەو دوو خەتەی کە زۆر نزیکە لە ناوپۆش ئەوەیان کە سووری ماگانە بە شێوەیەکی ڕێک بێتن هەموو مانگێ جارێک ئەوە دا ئەبەزێ لەگەڵ سووری ماگانەکە ناوپۆشەکە دا ئەبەزێ ئەگەر نەبوو بە منداڵ ینی حمل دروست نەبوو ئەوە لەگەڵ سووری ماگانەکە دابەزێ ئیتر دەست پێ ئەکاتەوە سەر لە نوێ هێلکەدان بە بەڵانسێکی ترەوە هۆرمۆنەکان دروست ئەکاتەوە دیسان دووبارە دروست ئەبێتەوە ناوپۆشەکە لەبەر ئەوەی لە فرەکیسی هێلکەدان هۆرمۆنەکان ئەسڵەن ینی تەواو نین بەڵانسیان تەواو نییە وا ئەکەن و سووری ماگانەکەش دوا ئەکەوێ ئیتر ئەوە چی لێ دێ ئەستورە بێ دانابەزێ کە ئەستور بوو کە دانەبەزووی وا ئەکات هەندێک شانە و خانەی ناوی شێوازی خۆیان بگۆڕن کە شێوازی خۆیان گۆڕی مەترسی و ئەگەری ئەوەیان هەیە کە ببن بە شێرپەنجە بەڵێ زیاتر شێرپەنجەی ناوپۆشی منداڵدان زیاد ئەکات بڵێ لە فرەکیسی هێلکەدان بۆ بەڕێزانی کە ئاتانوێ زانیاری زیاترتان هەبێت دەربارەی شێرپەنجەکانی ژنان و مناڵبوون دەتوان بگەڕنە بۆ ئەرشیفی بەرنامەی چارە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی یوتیوب کە ئەڵلقێکی زۆر باش و تێر و پڕ زانیاریوان دەربارەی بابەتە بۆ کردوون سەرباری ئەوەی کە پێماوت نەتوان دەربارەی شێرپەنجەکانی ژنان و ماڵبوون لە یوتیوب زانیاری وەرگرنەوە لە ئەرشیفە دەوڵەمەندەکەی چارە بەڵام وەک بیرتانە کە لە ئەڵلقەکانی پێش و باسمان لە کێشەکانی غودە کرد و پەیوەندیەکی زۆر ڕاستە و خۆ هەیە لە نێوان بابەتی تێکچوونی هۆرمۆنەکان و کێشە هەناویەکان لەگەڵ دروستبوونی فرەکیسی سەر هێلکەدانە بۆ ئەم بابەتە پرسمان بە پزیشکیشی پسپۆڕی هەناوی کرد ئەوانەیە بزانین وەڵامی ئەو چیە دەربارەی تێکچوونی هۆرمۆنەکان و بابەتی نەخۆشی هەناویەکان و کارکردنی غودەکان و فرەکیسی سەر هێلکەدان پاشەوە گەڕەم و خزمەتتان پرسەرم لە خات و دکتۆر نائیلە هەیە لەبەرەوەی کە ئەو ترێکێک لە دەرکەوتنەکانی فرەکیسی سەر هێلکەدان زیادبوونی مووی لەشی خانمانە ئەشڵێن ئەو خانوانی کە مریشک زۆرترە خوۆن ئەم مریشکانەی کە لە دەواژنا هەیە ئەگەری دروستبوونی مویان زیاترە ئەوە کامیانەکەەوە دروستەکە مریشکەکەیە یان فرەکیسی سەر هێلکەدانە بۆ وەڵامەکە چاوەڕێمان بن ئەم نەخۆشیێکی بەربڵاوی ناو ئافرەتان و خانمانە بە شێوەیەکی گشتی ئەو زۆرتر ینی پسپۆڕێکە زۆرتر بەلای گانیکۆلۆجی و نەخۆشی ژنان و مناڵبوونایە بەڵام ئەو هۆکارانەی کەوا ئەکەن کە نەخۆشانی PCOS یان فرەکیسی هێلکەدانەکان یا بەکیزبوونی هێلکەدانەکان یان ئەوانەی کە گومانی بەکیزبوونی هێلکەدانەکانیان لێ یەکرێت سەردانی پزیشکی هەناوی بکەن چەند هۆکارێکی دیاری کراوە ئەو هۆکارانە یەکێک لە هۆکارانە هۆکارەکانی بەرزبوونەوەی فشاری خوێن یان نەخۆشی فشاری خوێنە مەبەستمان لە بەرزبوونەوەی فشاری خوێن لەوانەیە جارێک یا چەند جارێک فشاری خوێن بەرز بێتەوە بەڵام نەخۆشی فشاری خوێن ئەوەیە کە کرۆنیک دیزیز یعنی نەخۆشیێکی مزمینە و نەخۆشەکە بەردەوامە بێت چارەسەر وەربگرێ لەگەڵ لایف ستایل مۆدیفیکیشن یان شێوازی ژیانی خۆی بگۆڕێ ئەمە یەکێک لە ئەو هۆکارانە بریتە لە بەرزبوونەوەی فشاری خوێن یەکێک لە هۆکارەکانی تر بریتە لە بەرزبوونەوەی شەکرە یان نەخۆشی شەکرە لەو جۆرە نەخۆشانە کە ئەمە بەڕاستی لە نەخۆشانی PCOS یا بەکیزبوونی هێلکەدانەکان لە ماوەیەکی نزیکە لە 150 تقریبان تووشی شەکرە ئەبن یاخود تووشی نەخۆشی پێش قۆناغی پێش شەکرە ئەبن یان ئەو بەرزبوونەوەی شەکرە کە بە قۆناغی پێش شەکرە ناو ئەبرێ واتە شەکرە یاخود بەرزبوونەوەی شەکرە بەرزبوونەوەی فشاری خوێن یاخود نەخۆشی فشاری خوێن لەگەڵ بەرزبوونەوەی چەورەکان کە هۆکارێکی ئەتوانین بڵێن بەربڵاو ینی بەربڵاو زۆر کۆمۆنی سەردەمە بەڕاستی و لەگەڵ قەڵەوی و تێکچوونی کۆنیشانەی تێکچوونی زیندە چالاکیەکانی لەشکە پێوتێ میتابۆلیک سیندرۆم و لە کۆتاییشە ینی هەموو ئەم هۆکارانە ئەبنە هۆی دروستبوونی نەخۆشیەکانی دڵ کە بەربڵاوترین نەخۆشی سەردەم و خەڵکێکی زۆر پێوەی گیرۆدێ و هاوڵاتێکی زۆر پێوەی گیرۆدێ ینی ئێمە ئەگەر بتوانین ئەمانە کۆنتترۆل بکەین ئەتوانین نەخۆشیەکانی دڵ کۆنتترۆل بکەین چکە ئەمانە هەمویان ڕسک فاکتەرن یان هۆکاری مەترسیدارن بۆ دروستبوونی نەخۆشیەکانی دڵ ئەمە بە شێوەیەکی گشتی یەکێکە لە ئەمە یەکێک وەکو مەجموعی یەکەمی ئەو نەخۆشیانەی کە
کە نەخۆشانی PCOS یا ئەوانەی کە گومانی PCOS یان لەیەکێک کە ڕوئەکەنە لە پزیشکی هەناوی یاخود سەردانی پزیشکی هەناوی ئەکەن. ئێمە چۆن وا بکەین نەخۆشانی PCOS یان نەخۆشانی فرەکیسی هێلکەدانەکان یا بەکیزبوونی هێلکەدانەکان یا ئەوانەی کە گومانی ئەو نەخۆشییان لە یەکرێ بە دوور بن لەم نەخۆشیانە ئەتوانین بڵێن چەند ڕێگەیەکی سەرەکی هەیە. ڕێگە خۆراکیەکانمان هەیە بەڕاستی ڕێگەی دابەزانانی کێشمان هەیە و ڕێگەی وەرزشمان هەیە. ڕێگە خۆراکیەکان طبعاً ئێمە ئەبێ چەند خاڵێک هەیە لەم مەجالە یەکلایی بکەینەوە یان باسی بکەین ڕوونی بکەینەوە. ڕێگە خۆراکیەکان ئەو خۆراکانە چین کە پێویستە نەخۆشانی PCOS یا گومانی PCOS یان لێکرێ لێوەی بە دۆر بن. طبعاً خواردنە گازیەکان خواردنەوە گازیەکان بە شێوەیەکی گشتی ینی زۆر خراپن بۆ ئەم نەخۆشانە. ئەوانەی کە نیسبەتێکی زۆر کاربۆیدرات یا های گلایسیمیک ئیندێکسی پێڵەن نیسبەتێکی زۆر شەکر لە ناو خواردنەکانە هەیە بۆ ئەو خواردنانی کە نیسبەتێکی زۆر شکریان تیاوەکو نانی سپی یان برنج ئەمانە بە شێوەیەکی گشتێ بە نەخۆش لێەوەی دلەی دوور بکەوێتەوە. کوالیتی ئینسۆلین کە خراپە بێ بەرگری پیاکە ئینسۆلین لە لەشی خانمانە ئەبێتە هۆی چی بەشێکی زۆری نەخۆشیەکانی لولەی خوێن و شەکرە و زەخت بەشێکی زۆری لە خراپبوونی کوالیتی ئینسۆلینەوە دروزەبێت کە ئەبێتە هۆی لە کۆتایی ئەبێتەوەی دروستبوونی نەخۆشی شەکرا ئەبێتەوەی دروستبوونی نەخۆشیەکانی دڵ ئەبێتە هۆی پیابوونی زەخت لە خانمانە. ینی ڕاضە وەرزش لەم ڕۆوە بۆ زیادکردنی کوالیتی ئینسۆلین ینی بۆ باشکردنی کوالیتی ئینسۆلین زۆر سوودی هەیە و لەگەڵیشە طبعاً بۆ دابەزانانی کێش کە خاڵی سێهەمی ئەو هۆکارانەیە کە ئەبێتە هۆی ئەوەی کە PCOS ینی نەبێتە هۆی PCOS ئەوانەی کە گومانی PCOS یان لێکرێ نەبێتە هۆی دروستبوونی نەخۆشیەکانی دڵ و ماکەکانی نەخۆشیەکانی دڵ. ئەمە تقریبا بە شێوەیەکی گشتی ئەو هۆکارانە بوون یا ئەو چارەسەریانە بوون کە وا لە خانمانەکە ئەگەر خانمان ئەم ڕێگایانە بگرنە بەر ینی کەمترین جاریان ئەتوانین بڵێن بە شێوەیەکی بەرچاو دوور ئەکەونەوە لە نەخۆشیەکانی دڵ و لولەکانی خوێن. طبعاً لە کۆتاییشە ڕێگەیەکی کە هەیە ئەوش ڕێگە دەرمانیەکانە ئێمە ئەگەر بەم لایفستایل مۆدیفیکیشنە کە نەخۆشی ینی کە شێوازی ژیانی خۆی ئەگۆڕێ ئەگەر بەم شێوازە ئەگەر بەم شێوازە چارەسەریە بەم شێوازە چارەسەریە ئەگەر نەخۆشەکە کۆنتترۆل نەبوو ئەو کاتەتین بۆ ئەچین ینی ئەچین بۆ خاڵی دۆم کە ئەویش چارەسەرە دەرمانیەکانە کە پێوتی فارماکۆتێرەپی. لە بڕگەی یەکەمی چارەی ئەم تایبەتەمانە باسمان لە هۆکارەکان کرد لە دروستبوونی فرەکی سەرەکەدان و تێگەیشتین. ئێستا باسە دەرکەوتن نیشانەکانەکەین. خات و دکتۆر ئەوەی کە من خوێندمەوە ئەوەشی کە خەڵگەی زانیاڵێ ئەو خانمانی کە فرەکی سەرەکەدانیان هەیە مۆکانیان زیادەکان. هەمووشمان بیستومان ئەڵەن مریشکی داواتنی ئێستا لەبەرەوەی کە هۆرمۆنیانەیە تە نازام ڕاستە ڕاست نییە دڵنیاشم کە ڕاست نییە تا ڕادێک ئەڵێن کیسی سەرەکەدانەکانیان زیادەکان مویان زیاکە ئەسە خانمێکە مووی زیاد کردووە چۆن بزانێ ئەمە مووی مریشکەکە یا مووی فرەکی سەرەکەدانەکانە. بەڵێ خۆی ڕاستە قسەیەکی وا هەیە زۆربەی نەخۆشەکان کە دێن بۆ کلینیک شتێکی وا باسەکەن بەڵام ئەوە ناتوانین بڵێن ڕاستە یان ڕاستەیە چونکە بەڵگەیەکی زانستی ئەوێ مادام بەڵگەیەکی زانستی تا ئێستا نییە کە ئەو شتەمان بۆ بسلمێنێ ناتوانین بڵێن ئەو پەیوەندی پێوە هەیە نەخێر کەواتە زیابوونی مۆکە پەیوەندی بە مریشکەکەەوە نەخێر زیاتر پەیوەندی بە نەخۆشیەکەی خۆیەوە هەیە بە فرەکیسی هێلکەدانەوە هەیە. باشە باسمان لەوە کرد فرەکی سەرکەدان دواکەوتنی سۆڕی مانگانە دروستەکە زیادبوونی مووی لەش دروستەکە جگەلەوە لە مەسلەی قەڵەوبوونە ئەوترێ لەگەڵ PCOS یان فرەکی سەرکەدانە قەڵەوبوونی خانمان هەیە. جگەلەوە ئەشڵێن قەڵەوی مەترسی دروستبوونی کیسەرەکەدان زیاکە. اینجا پرسیارەکەی من ئەوەیە ئەوە قەڵەویە کە فرەکیسەکە دروستەکە یاخودەوە فرەکیسەکەیە کە قەڵەوەکە دروستەکە. خۆی تێکچوونی هۆرمۆناتەکەی لە فرەکیسی هێلکەدانەکە وا ئەکات خانمەکە قەڵەو بێت. قەڵەوی خانمەکەش چەند زیاد بکات کێشەکەی ئەمەنەتر کێشەی فرەکیسەکە زیادەکات ئەمەنەتر بەڵانسی هۆرمۆنەکان تێکەدات. فبووە ئێمە دایمان ئامۆژگاری خاتوونێکەکەین ئەڵێن کە فرەکیسی هەبێت ئەڵێن تکایە کێشەکەت هەوڵ بدا دای بەزێنی چەند دای بەزێنی بۆ تۆ باشترە بۆ سەلامەتی خۆت و بۆ ڕێکخستنی بەڵانسی هۆرمۆنەکان. جەنابەت لە من باشترە زانیت کە مەسەڵەی قەڵەوی پەیوەندیدارە بە جۆری دووەمی شەکرە بە سەفشاری خوێن وەجگەلەوەش بە 11 جۆری شێرپەنجەوە. و ئێستا جەنابەت باست کرد کە قەڵەوبوونی خانمەکان حاڵەتی PCOS
خراپترەکە خودت زیاتریەکە کەواتە PCOS جگەلەوەی کە قەڵەوبوونی خانمان زیاکە مەترسی توشبوونیشیان بە جۆری دووەمی شەکر و وەرزە فشاری خوێن زیاترەکە ئەکید بەتەکید بەڵێ باش جگەلەوە باستان لەوە کرد کە مەسەلەی دروستبوونی فرەکیسی سەرهێڵکەدانەکان یان PCOS پەیوەندیدارە بە تێکچوونی هۆرمۆنەکانی ئەنسۆلین لیوتینازین هۆرمۆن کە ئەو هۆرمۆنێکە کاری دروستکردنی هێلکەکە ئەکات بەڵام بۆ ئەم هۆرمۆنانە خۆیان تێکەچن یعنی کێشێکە لە هێلکەدانە دروستە بێ ئەم هۆرمۆنانە تێکەیە یان کێشێکە لە مێشکە دروستە بێ ئەم هۆرمۆنانە تێکەیە هۆکارەکەی زانراوە تا ئێستا خۆی بڵێ ئەوە سایکلێکە یان با بڵێن سوورێکە بڵێ لە مێشکەوە بۆ هێلکەدان و لە هێلکەدانەوە بۆ مێشک فهر با بڵێن خەلەلێک دروست ببێت لەو سوورە ئیتروا ئەکاتن سوورەکە بە شێوەیەکی تەواو نەبێت فهێلکەدان پێڵێن هایپەر ئەندرۆجینیزم یعنی ئەو هاالێ دێت ئەندرۆجین زیاد دەکات دەردانی ئەندرۆجین زیاد دەکات و لە مێشکیش لە غودەی نخامیەوە ژێرلانکە و با بڵێن غودەی ژێرلانکی پێڵێن هۆرمۆنی LH زیاد دەکات ئیتر ئەوە سوورێکە پەیوەندە بە یەکتریەوە تا ئێستا زانراوە بۆچی ئەمە تێگەچێت یان نەزانراوە زۆر بابەتیتر هۆکاری تێکچوونەکەی زانراوە تا ئێستا هۆکار تێکچوونەکە ئەوەیە کە هایپەر ئەندرۆجینیزم یعنی لە هێلکەدانەوە با بڵێن شێواز دەرکردنی هۆرمۆنەکان بە ناڕێکیە بۆیە وای لێت بڵێ باش بۆ دەستنیشانکردن ئەم باسمان لەوە کرد کە خانمەکە قەڵەوە بێت بووی لەشی زیادە بێت و هەروەها سووری مانگانەی دواکەوە یان تێگەچێت ئێوە ئەم زانیارێنەتان پێویستە بێ بۆی کە بزانم ئەم خانمە کێشێکی سەرەکەدانی هەیە یاخود بە دوای شتی تراگەڕن پرسایتر لە خانمەکەکە بەڵێ ئێمە بۆ دەستنیشانکردنی ئافرەتێک کە بڵێن ئەوە فرەکیسی هێلکەدانی هەیە دوو خاڵمان پێویستە لە سێ خاڵ ئەو سێ خاڵش دوو کۆمەڵی زانراو یەکێکیان ئۆروپی ئەوکەی تر ئەمریکیە لە وڵاتی ڕۆتردام کۆبوونەوە ئیتر با بڵێن کرایتیریایەکیان دانا یاسایەکیان دانا پێڵێن ڕۆتردام کرایتیریا سێ خاڵن ئەو سێ خاڵانە چین یەک تێکچوونی سووری مانگانەی ئافرەت دوو زیادکردنی زۆربوونیان زیادبوونی هۆرمۆنی نێرینە لە ئافرەت چ لە ڕێگای پشکنینی خوێنەوە چ بە ڕێگای ڕوخسارەوە کە ئێمە ئافرەتەکە سەیریەکەین لە کلینیکی خۆمان وای بینین سێ بە سۆنەر پێمان بڵێ کە شێوەی هێلکەدانەکە فرەکیسە جا دوو پۆینتمان هەبێ دوو خاڵمان هەبێ لەو سێ خاڵە ئێمە ئەتوانین دەستنیشانی ئەوە بکەین کە ئەو خاتونە یان ئەو ئافرەتە فرەکیسی هێلکەدانی هەیە کەواتە لە فرەکیسی هێلکەدانە ئەوەی کە واکات مووی خانمەکە زیاد بێ بەرزبوونەوەی ڕێژەی تێستۆستیرۆنە هۆرمۆنی نێرینەیە بڵێ تێستۆستیرۆن یاخود هۆرمۆنی نێرینە یاخود هۆرمۆنی نێرەکی لەو هۆرمۆنانەیە کە خۆی زیاتر لە پیاوە هەیە بەڵام خانمایش بە ڕێژێکی کەم لە شانە دەرەیرێ ئەو کاتی کە بەرز دەبێتەوە بە کاریگەری ئەم نەخۆشیە دەبێتە هۆی زیادبوونی موو لە خانمادا بەڵام جگە لەوانە لە سۆنەریشا کۆمەڵێک شت دەرەکەوێت پرسیارمان کرد لە پزیشکێک کە بابەتی پسپۆرەکەی لە بواری سۆنەرایە بۆی بزانین لە سۆنەرە چۆن دەرەکەوێت و ئەوان بە دوای چی ئاگەڕێن پاشەوە گەڕێنەوە خزمەتتان لەگەڵ خات و دکتۆرە بەردەوامە بین بزانین بۆ چارەسەرەکەی دەچی بکەین لەگەڵمان. فرەکیسی سەرهێڵکەدان یەکێکە لەو حاڵەتانی کە ڕۆژانە زۆر دووبارە بێتوانێ ئافرەتەکە کێت بۆ سۆنەر کێشە ئەوەی ئێڵێ عادەکەم یاوەتە سۆر مانگانەکەم دوا کەوتووە یان کێشەی سۆر مانگانەی هەیە کە سۆنەرەکەی بۆکەین ئەبینین هێلکەدانەکەی زۆر گەورە بووە وردەکیسی بچوو بچوو لە چواردەوری هێلکەدانەکەی ڕیز بووە ئەمەیەکە لە نیشانەکانی فرەکیسی سەر هێلکەدان بە سۆنەر هێلکەدانەکەی زۆر گەورە ئەبێ ئاوسێ وردەکیسی بچکۆلە بە چواردەوری هێلکەدانەکە بە قەراغا دروست دەبێ ئەمەیەکە لە نیشانەکان کە بە سۆنەر توانین بڵێ ئەم نەخۆشە فرەکیسی سەر هێلکەدانی هەیە واتە پۆلیسیستیک ئۆڤەریان سیندرۆم کە پرسە لە نەخۆشەکانەکەی نیشانەکانی چییە ئەبینی نیشانەکانی ئەوەیە سووری مانگانەی تێک چووە یان زۆر دوا ئەکەوێ یان هەر بووی نایە هی وایە 6 مانگ جارێ ساڵێک جارێ سووری مانگانەی بۆیەت یەکێ لە کێشە سەرەکیەکان کە گرفتێکی زۆریشی دروست کردووە بۆ ئافرەتەکان ئەوەیە کە کێشی لەشیان زۆر زیای کردووە و هەروەها مووی دەموچاویان و مووی لاشیان بەعام بە شێوەیەکی گشتی
زۆر زیای کردو ئەکان بەش بێتە هۆی نیگەرانی بۆ ئافرەتەکە. کێشەی پۆلیسیستیک ئۆڤەریان سیندرۆماتە فرەکیسی سەرهێڵکەدان ئەوەیە کە هۆرمۆناتی گیانی بە شێوەیەکی گشتی تێک چووە. ئەمەش وا ئاکات یەکێ وا لە نەخۆشەکە ئەکا کە کێشی زیاکات، مووی دەموچاوی زیاکات، هەندێکیان زیبکان لەسەر دەموچاوی دروست ئەبێ و زۆربیان کێشەی ڕێک تێکچوونی سووری مانگانەیان هەیە و دواکەوتنی سووری مانگانەیان هەیە. و یەکێ لە کێشە سەرەکیەکانی فرەکیسی سەرهێڵکەدان ئەوەیە کە دووگیان بوون دوا ئەخات، یان هەندێکیان لەوانەیە هەر دووگیان نەبێت بە ڕێگەیەکی سروشتی. بۆیە داوا لەو ئافرەتاناکەین کە هەر لە بیدایەتیانەوە کە ئەزانن سووری مانگانەکە ناڕێکە یان دوا ئەکەوێ یان هەیەکە لەم نیشانانیان هەیە کە مووی گیانیان زیای کردووە قەڵەوە بن و عادەکەیان بە 5 مانگ 6 مانگ جارێک بۆ نایەت، باشتر وایە کە زووتر سەردانی پزیشکی پسپۆر بکەن بۆ وەرگرتنی چارەسەر بۆی لە داهاتوویان تووشی کێشەی وەکو نەزۆکی و ئەم شتانیان نەکات. یەکەم لاینی دەستنیشانکردمان ئەوەیە کە نەخۆشەکەی سۆنەرەکات، بە سۆنەر دەرەکەوێت هێلکەدانەکانی گەورە بووە، وردەکیسی بچووک لە چواردە هێلکەدانەکەی ڕیز بووە. ئەمە یەکێکە لەگەڵ نیشانەکانی نەخۆشەکەیە کە خۆی هەیەی ئەو نیشانی کە باسمان کرد، کێشی زیائەکە و مووی زیائەکە و سووری مانگانەی دو ئەکەیان ناڕێک ئەبێت. لەگەڵ ئەم نیشانانەیە ئەڵێن ئەمە فرەکی سەرهێڵکەدانی هەیە، بەڵام لەگەڵ ئەمەش ئەمە لە سایەنس ناتوانین بڵێن کە ئەم نەخۆشە دەستنیشان کراوە بە فرەکی سەرهێڵکەدان. ئەبێ نەخۆشەکە بڕە هەندێک فەحسی هۆرمۆنات هەیە بیکات. ئەگەر لە فەحسی هۆرمۆناتەکانی لەگەڵ سۆنەرەکەیە لە ساسا و کاتت ئەوترێت ئەتوانین بڵێ ئەم نەخۆشە فرەکی سەرهێڵکەدانی هەیە. چکە زۆر جار نەخۆش هەیە هەمان نیشانە هەیە بە سۆنەرەکەی هێلکەدانەکانی گەورە بووە، فرەکیسی هەیە لەسەر هێلکەدانی، بەڵام کە ئەوڕۆ فەحسی هۆرمۆناتەکەیەکە بینین هۆرمۆناتەکانی نۆرمەڵە و طەبیعیە و هیچ کێشەیەکی نییە. بۆیە لە سایەنس ناتوانین تەشخیصی فرەکیسی سەر هێلکەدان بکەین بە سۆنەر، ئەبێ فەحسی هۆرمۆناتیشی لەگەڵا بێ بە هەردووکیان ئەتوانین قەراری ئەوی بین کە ئەم نەخۆشە فرەکیسی سەر هێلکەدانی هەیە و بخرێتە سەر عیلاجی هۆرمۆنات بۆ ئەوی چارە بکرێت. لە بەرگەکانی تری چارە باسمان لە هۆکارەکان کرد، لە دەرکەوتنەکان کرد، لە دەستنیشانەکان کرد بۆ فرەکیسی سەرهێڵکەدان. پرسیارەکە ئەوەیە ئەگەر خانمێک ئەم کیسانە هەبوو چۆن چارەسەرەکرێ؟ هەمیشە باستە دەرمانەکرێت بۆ هەموو نەخۆشیەک. بۆ فرەکیسی سەرهێڵکەدان دەرمان هەیە؟ دەرمان هەیە بەپی ئەوەی کە کێشەی ئافرەتەکە چییە؟ ئایا کێشەی ئەوەیە کە ئەوێت مناڵی ببێت یان کێشەی ئەوەیە مووەکانی خۆی لابدات زیادە مووەکان با بڵێن کە پێڵێن هێرسوتیزم زیادبوون بڵێ یان ئەوەیە قەڵەویە یان کێشە ینی بە گوێرەی کێشەکەی ئێمە دەرمانەدەین. باش پرسیارەکە لێرە ئەمەیە، ئێوە بەم دەرمانەکە ئەیدەن خودی نەخۆشەکە چارەسەرەکەن یان دەرکەوتنەکانی چارەسەر؟ دەرکەوتنەکانی. کەواتە خودی نەخۆشەکە بە دەرمان چارەسەر نابێت؟ نەخێر، خۆی یعنی کێشەکە ئەوەیە کە با بڵێن وەکو کرۆنیک وایە، ینی نەخۆشیی درێژخایانە شتێک نییە بڵێن ئەوە لە بمبڕی بکاتن، بەڵام چییە؟ یعنی نیشانەکانی کەمەکاتەوە بەڵانسەکەی دەتوانین تا ڕادەیەک بە چەند ئامۆژگاریەک لەگەڵ دەرمانەکان بێگەین لەسەر خەڵک. باش ئەو خانمانەی کە ئەیانێ مناڵیان بێ لە بەش یەکەمە باستان لەوە کرد کە ئەمە خۆی سووری ماگانە دواخات ئەم نەخۆشیە فرەکیسی سەرهێڵکەدانە ئەگەری نەزۆکیش زیاکە جگەلەوە ئەو هێلکەی کە ئەو خانمە ئەینێرێ و خانمە ئەم نەخۆشیان هەیە هێلکەی کەێنن کواڵیتی هێلکەکە باش نییە. ئەو دەرمانە باش ئەو دەرمانانی کە ئێوە ئەیدەن بۆ یەکەم خانمە بێ مناڵی ببێ چی لەم هێلکەداناکە؟ تەحفیزی هێلکەدانەکە، هانی هێلکە هاندانی ئەوەکە کە هێلکەکە دروست بێت، گەورە بێت، پێ بگات بۆ ئەوەی ببێت بە مناڵ. جا دەرمانەکان زۆرن، بەڵێ یەکێکیان باوەکانیان ئافرەتەکان هەموو ئێناچن پێڵێن کلۆمیت، کلۆمیفینسترێت. کلۆمیت هەرە و دەرمانێک کە ئێدەم بە هەندێک خان بۆی مناڵی دوانەی بێ؟ بەڵێ شتێکی وا باوە، چونکە مەبەستەکە ئەوەیە لەوانەیە زیاتر لە یەک هێلکە پێ بگاتن لە کاتی دانەوەی کلۆمیت، فبۆیە فکری ئەوە هەیە کە ببێت بە دوانە. باش ئەگەر خانمی هیچ کێشەیەکی نەبێ کلۆمیت وەرگرێ بۆی مناڵی دوانەی بێ مەترسی نییە؟ طبعاً خۆی هەر دەرمانێک وەربگرێ با بڵێن سایدی فێکتی خۆی ماکی خۆی هەیە. بەڵێ یەکێک لە ماکەکان ئەوەیە کە هێلکەدانەکە بە زیادە هانەدا و زیاتر لە هێلکەیەک دروستەکە و ئیتر ئەبێتن بە دوانە و بەڵێ لەوانە زیاتریش. ئەگەر خانمێک خۆی کێشەکی سەرهێڵکەدانی هەبوو بەبێ پرسی پزیشک و بەبێ بەکارهێنانی دەرمانی محافز لە نمونونەکان کە کلۆمیدا خۆی منداڵ دروست بکە، ئەگەری نەخۆشی نابێت لەو مناڵە لە داهاتوە؟
نەخێر خۆی لە مناڵەکە هیچ مشکلە نابێ بەڵام تاوەکو سپڕیەکە ئەگاتە سەر لەوانەیە هەندێک کێشە دروست ببێتن لەو ئافرەتەی کە فرەکیسی هەیە زیاتر بە بەراورد لەو ئافرەتەی کە نۆرمەڵە کە هیچ ئاساییەکە هیچ نەخۆشیەک نییە. باش جگەلەوە سرم بەوە سوورما کە لە کاتی خوێندنەوە دەربارەی بابەتە مێتفۆرمین لە هەندێک وڵاتە بەکارهێنن بۆ چارەسەری کیسی سێدەکەدانەکان لە کاتێکە مێتفۆرمی دەرمانی شەکرێ. بەڵێ بۆچی؟ خۆی لە نەخۆشی فرەکیس هێلکەدان ئینسولین رزستانس واتە بەرهەڵستی بەرگری ئینسولین زیادەکە. ئێمە مێتفۆرمی کە بەکاری ئەهێنین بۆ نەخۆشەکانی شەکرا هەمان دەرمان بۆ ئەو مەبەستە بەکاری ئەهێنین لە نەخۆشی ئافرەتەکە کە فرەکیسی هێلکەدانی هەیە بۆ ئەوەی بەرهەڵستی ئینسولین کەم بکەینەوە سێنسیتیڤیتیەکەی زیاد بکەین بۆ ئەو مەبەستەیە. بەڵام ئەویش لە سێرژدایە یعنی مۆزوعەکە تا ئێستا لەسەر مێتفۆرمین یەکلایی نەکراوەتەوە بەڵام هەندێک هەیە پشتگیری پێەکەن و هەندێک شێن نەخێریانی پشتگیری ناکەن. بۆ ئەوانەی کە کاری ئینسۆلین تاکو ئێستا بە تەواوەتی نازان ئەگەر چی لە بەردامەکانمان باس کردوون ئەو کاتی کە شەکر دێتە لەشی مرۆڤ بۆێتە خوێنە بڵێن تۆ خوارد نەخۆی شەکرەکەی خوێن هەڵێمژێ بەڵام بۆی کە بچێتە ناو خانەکانەوە پێویستی بە کلیلێک دەرگای خانەکان بکاتەوە کلیلە بریتێ لە ئەنسۆلین ئەو کاتی کە لەش ناهێڵێ و کلیلە ئیش بکە ئەو کاتە پێوترە ئینسۆلین ڕزستانس ئەو کاتە کێشەی قەڵەوی و کۆمەڵە کێشەیتە دروستە بێت کە جەنابی دکتۆر لە ئێمە باشتر باسی کرد. دکتۆر نەشتەرگەری نەشتەرگەری ئەکرێت بۆ ئەم فرەکیسی سەرەکەدانانە؟ خۆی بە خاڵە تێپەڕ ئەبێ لە خاڵی یەکەم بۆ دووەم بۆ سێم ئەگاتە نەشتەرگەریش جارەیە بەڵێ خاڵی یەکەم ئەوەیە کە زیاتر نەشتەرگەریەکە بۆ ئەو مەبەستە ئەکرێتن بۆ ئەوانەی کە مناڵیان ئەوێ پێویستیان بە سکپڕی یعنی حەزیان لە مناڵە بە دەرمان دەست پێکەن یەکەم شت ئەگەر ڕسپۆنسی نەبوو بۆ دەرمان ئیستیزابەی نەبوو بۆ دەرمان ئەو کات ئەگەینتە ئەو حەدەی کە بیکەینە نەشتەرگەری نازور نازوری بۆ ئەەکەین هێلکەدانەکە با بڵێن کەوی ئەەکەین بۆ ئەوەی تەحفیزیکان هەمان مەبەستە بۆ ئەوەی هانی بدەین هێلکە دروست بکات. ئەو کەوییان هێلکەدانەکە فرەکیسەکە لە ئابن یا بەڵێ تۆزێک ئەوەکەین ینی کەوی ئەەکەین هێلکەدانەکە هەر هێلکەدانێک چوار جار کۆیەکە نابێ زۆرتر بێ چونکە ینی هێلکەدان شتێکی ناسکە بە ناسکی لەگەڵی بین چوار جار کەوی ئەکرێت هەر هێلکەدانێک ئەوە زیاتر تەحفیزی ئەو ئەکاتن هێلکەیەکی جوان پێڕابگاتن بۆ سپڕی. بەڵام سەرباری ئەوەش بەکارهێنانی دەرمان و نەشتەرگەری و تاکۆتایەکەی ئەم نەخۆشیەک باسەکە درێژخایەن و ئەگەری گەڕانەوەی هێرەدا هاتووە؟ بەڵێ پرسیاری کۆتاییم باسی دەوە کرد کە قەڵەوی ئەگەری ئەم بابەتە زیاترەکات و کێشەکانیشی زیاترەکات ئەی گۆڕنی لایفستایل و کەمکردنەوەی کێش و تا کۆتایەکەی چ ڕۆڵێکی لە بابەت؟ ئەوە زۆر مهمە یعنی ئێمە هەر ئافرەتێک دێت ئەو ئامۆژگاریەک ئەم شت پێ ئەڵێن دابەزاندنی کێش زۆر مهمە جا هەر ئافرەتێک دەتوانێت 6 تا 90 دقیقە با بڵێن یعنی سعاتێک تا سعاتێک و نیو ڕۆژانە ئەوەی طبعاً کێشی زیادەیە خاصەتەن ئێمە پێوەرێکمان هەیە پێی ئەڵێن بەدی ماسندێکس ئەگەر بەدی ماسندێکسەکەی لە 30ەوە زیاتر بوو ئەوە بە تەکید ئەبێ وەرزشێکی باش بکات ڕۆژانە 6 دقە تاوەکو 90 دقە ساعتێک بۆ ساعتێک و نیو زیاتر ڕۆیشتن بێت غاردان بێ تارگێتەکە ئەبێ لە 25ەکە کەمتر بێ بەڵێ بۆ ئەوەی یعنی هەم لە نەخۆشی درێژخایەنیش کەم ڕسکی خۆشی درێژخایەن کەم ئەکاتەوە وەکو فرەکیسی هێلکەدان بۆ درێژخایەن طبعا لەگەڵ زیادبوونی وەزن ئەگەری ئەوەی هەیە کە تووشی نەخۆشی دڵ زەخت بەستانی خوێن شەکرە تایپ 2 بەڵێ لەگەڵ چەوری کە چەوری زیاد دەکات ئەو ریسکانە هەموو کەمەکاتەوە ئەگەر کێشەکەی مەزبوط کاتن. لەوانەی کە دکتۆر باسی کرد لە کەمکردنەوەی کێش لە گۆڕنی لایفستایل لە گۆڕنی جۆری خواردن لە وەرزشکردن ئەڵلقەی پێشڕوان باسکردن تەنانەت بۆ مەسەلەی میز ڕاگرتن و میز بە خۆداکردنیش گرنگی خۆی هەیە کە هەر لە هەولێرە دکتۆر دێرمیوانمان بوو. ئەمێنێتەوە هەندێک جار بۆ دابەزانی کێش نەشتەرگەریش پێویستە کە ئەوە دکتۆرەکان باسیەکەن. ئێمە لە ئەڵلقەی چارەکە باسمان لە داوازانی کێش کرد و هەردووکمان باس کرد یەک بە گۆڕنی لایفستایل دوو بە نەشتەرگەری. بۆ نەشتەرگەریەکە نمونەیەکمان هەیە کە زووتر لەگەڵ دکتۆر هیوا ئەمە ڕەحمەت کە چوونتە ناو ژووری نەشتەرگەری و بە بەکارهێنانی ناوبین نازور کە هەمان ڕێگە بەکارهێنرێت بۆ کیسی سەرەرکەدانەکانیش ئەوە بین لە ئەرشیفی چارەوە گەڕەمە خزمەتان بۆ کۆتایی بەرنامەکە.
ئێستا نەخۆشەکە ئامادە ئەکرێ بەنجەکرێ بۆی کەوا نەشتەرگەری قارسی گەدەی بۆ بکەین وەکو پێشتر باسمان کرد بڕیاری جۆری نەشتەرگەریەکە شتێکی زانستیە بە پێی پێرستی بارستەی لە شواتە BMI ئێرێت بۆ نمونە ئەم نەخۆشە گەرچی پێرسی بارستەی لەشی لە نەگەیشتۆتە ئەوەی کەوا قارسی بۆ بکرێ بەس لەبەرەوەی کە قەڵەوە و نەزۆکی هەیە و کێشەی هێلکەدانی هەیە و سێ جار مناڵی بلوریشی کردووە لەبەر قەڵەوەکەی سەر نەکەوتووە ئێمە یارمەتیین کە نەشتەرگەریەکەی بۆ بکەین لاواز بێ بۆی کەوا خوا مناڵی پێبەخشێ و بە هەستی دایکایەتی خۆی بکات ئەوەی کە ئێمایکەین ئەو پرسیارە هەمیشاکرێ لەگەڵ ئەوەی کە لە وڵاتانی دراوسەیەکرێ من لەو باوەڕامەوە ئێمەیکن باشترە لە وڵاتانی دراوسێ بۆ ئێمە 2 کەس لە سلێمانی 7 کەس لە هەموو عێراقا بۆمان هەیە کە ئەم نەشتەرگەریە بکەین بۆ لەبەرەوەی ئێمە خۆمانە بەسینەوە بە کۆمەڵەی نەشتەرگەرانی میتابۆلیزم و قەڵەوی ئەمریکی کە ئەندامینتیایە و هەر شتێکین ئەبێ بینێرین بۆیە بۆ داتەبیزی ئەوان و هەر شتێ بکەین ئەبێ بە ڕێنمایی و بە ڕێساکانی ئەوان بێ و بە هیچ جۆری ئەمە لە ڕێسا و ڕێنمای ئەوان دەرناچین ئەمە لایەنێک کەواتە ڕێوشوێنەکەمان وەکەوەیە کە لە هەموو جیهان ئاکرێ دووەم جۆری ئەو ئامێرانەی بەکارێنین هەمان ئامێرەکە لە ئەمریکا و لە ئینگلتەرە بەکارێت کە لە کۆمپانیای کۆڤیدینەوەی باشترین کۆمپانیایە لەم کارە بۆ کاری ناوسکبینی هەر لەبەر ئەوە شەکە هەندێجار نەخۆش گلەیەکی لیا دروستەوێ ئەڵێ بۆ ئەو پارە زۆرەی تێئەچێ ئەگەر تەنانە لە نەخۆشخانە بیکەم لەبەرەی ئامێرەکان ڕەسەنن ئامێرەکان نمرەیەکن ئامێرەکان ئەوانن کە لە ئەمریکا و ئینگلتەرە بەکارێت و ئێمە نامانەوێت لە بەشتێکی وڵاتێکی وەکو سینیان هند ئیش بکەین چونکو ئێمە مامەڵە لەگەڵ نەخۆشاکەین و لەسەر ڕێوشوێنی جیهانی ئەڕۆین کە ئەوان ئەیسەپێنن بەسەرمانە کە چه ئامێرێ بەکاربێنین و چه ڕێوشوێنێ بکەین و لەبەرەوە هیوادارم کە دەرەنجامەکانیشمان و ئەنجامەکانیشمان هەوەر وەکو ئەو بێت کە لە ئەمریکا و لە ئینگلترا بین. دەربارەی فرەکیسی سەرەکەدانەکان و کێشەکانی لە درێژەی بەرنامەکە بۆتان باسکرا کە لە باوترینی ئەو شتانی کە بە خانمەکانە دەرەکەی بریتە لە دواکەوتنی سوڕی مانگانە یان تێکچوونی سوڕی مانگانە یاخود هەر نەمانی سوڕی مانگانە بە تەواوەتی کە مەش مەترسی توشبوونی خانمەکان بە ئەگەری نەزۆکی زیاد دەکات. بەڵام سەرباری ئەوانەی کە باس کرا لەبەرەوەی کە فرەکیسی سەرەکەدانەکان پەیوەندیدارە بە قەڵەوبوونی خانمانەوە قەڵەوبوونیش پەیوەندیدارە بە جۆری دووەمی شەکرە و هەروەها بەرزبوونەوەی بەرزەف شاری خوێن جگەلەوە لەبەرەوەی کە ئەم فرەکیسی سەرەکەدانە خۆی لە خۆیدا تێکچوونی هۆرمۆنە لەبەرەوە ئەگەری دروستبوونی خەمۆکی لە خانمانە زیاترەکە جگەلەوەش ئەگەری خەوزڕان و نەمانی خەو ئەوەی کە بێخەوی لە خانمانە دیسانەوە بەهۆی فرەکیسی سەرەکەدانەکانەوە زیادەکە ئەگەر چی ئەم نەخۆشیە زۆر باوە وەک لە پێشەشی بەرنامەکە بۆمان باسکردن زیاتر لە نیوەی خانمان ئەسڵ نازانم کێشیان هەیە دەست نیشانکردنەکەی زۆرتر بەوە بێت کە پزیشکەکان لە پزیشکانی ژنان و مناڵبوون تەنان پزیشکانی گشتیش ئەتوانن لە نەخۆشخانەکانیان بە پرسیارکردن لە خانمەکە دەربارەی زیادبوونی مویلەش و هەروەها کە زیادبوونی مویلەشەکە پەیوەندی بە زۆربوونی هۆرمۆنی تێستۆستیرۆنەوە هەیە کە لە بەرنامەکەمان باسکردن هۆرمۆنی تێستۆستیرۆن ئەوەیە کە پێوترە هۆرمۆنی نێرەکیان هۆرمۆنی پیاوەتی بەڵام لە خانمانیشا هەیە بە هەمان شێوەی هۆرمۆنی پرۆجسترۆن کە پێی دەوترێ هۆرمۆنی مێینەیان هۆرمۆنی ژنانە بەڵام لە پیاوانیشا هەیە بەڵام ئەو خانمانی کە کیسی سەرەکەدانیان زۆرەوێ بڕی هۆرمۆنەکە تیانە زیاترە لەبەرەوە مویلەشیان زیاترە بێت. جگەلەوەش لە مەسەلەی قەڵەوەکە کە بۆمان باسکردن هەموو ئەمانە لەو خانمانەشا کە دووگیانە بن و ئەم کێشەی کیسی سەرەکەدانیان هەیە ئەگەری شەکرە و بەرزەفشاری خوێن و لە کاتی دووگیانیا زیاترە بێ و خەمۆکی پاش منداڵبوونیشیان زیاترە بێ بەڵام مانای ئەوە نیە خانمێکە کیسی سەرەکەدانی هەبوو نەتوانێت سک بکە بەڵێ ئەتوانێت سک بکە چۆن ئەتوانێت سک بکە یەکەم شت پێویستمان بە کەمکردنەوەی کێشەوەی کە لە بەردەستی منای حکوومەتی بەریتانیا ئاڵێ تەنانەت کەمکردنەوەی لە سایە 5 کێشیرەشیش ئەکرێت زۆر ژیانی ئەو خانمە بگۆڕێت و کۆنیشانەکانی فرەکی سەرەکەدانەکانی کەم کاتەوە سا 5 کێشیرەشیانی چی بۆن لەگەر خانمێک 80 کیلۆ بێ
ئەم خانمە 4 کیلۆ لە کێشی کەم بکاتەوە ئەو کاتە زۆر ژیانی باشتر و ئاسانترە بێ پزیشکانیشدان و ماڵبوونیش لە وڵاتی خۆمانە سوپاس بۆخوا کە لەم بابەتە شارەزایی باشیان هەیە ئەو دەرمانانی کە پێویستە جیهانە لە کوردستانی خۆشمانە بەردەستە لە هەموو شارەکانە و دەتوانن چارەسەر بکرێت هەڵبەتە پاشەوەی کە دەستنیشان کرا بە وەرگرتنی شانەکان و بە بینینی سۆنەر و بە ئەو شتانی تر کە پێویستە بە دەستنیشانکردنی ئەم بابەتە و لە تەواوی بەرنامەکەی بۆتان باس کراوە و جگەلەوەش کۆمەڵک دەرمان هەیە بۆ ڕەوانەوەی ئەو کۆنیشانانی کە لەم نەخۆشییا دەرەکەی بۆ نەو خانمانی کە مویان زیادەکە دەرمان هەیە بۆ کەمکردنەوەی مووەکانیان و بۆ هەموو شتەکانی تر کە لە ئاڵلقەکە بۆتان باس کرا لە هەولێرین زۆر ماندوین بەڵام بۆ خزمەتی ئێوە هەرگیز ماندوو نابین ئەلێرا مەڵقەی چارە تەواو ئەبێ بەسپاسەوە بۆ ئۆفیسی هەولێری کورسات و بەشی پەیوەندیەکان کە زۆر هاوکاریان کردین و لەم دوو ئەڵقەیە زۆر پێمانەوە هیلاک بوون خدای بێ ئەڵلقەی داهاتووی چارە هەر بە دوو ئەڵلقەی داهاتووی چارە تایبەتە بێت بە ڕاستکردنەوەی ددان ئەڵلقەیەکیان ڕاستکردنەوەی ددان لە مناڵانە و ئەڵلقەیەکیان ڕاستکردنەوەی ددان لە گەورە ساڵانە هەتا ئەو کاتە هیوادارم هەرگیز پێویستان بە پزیشک و نەخۆشخانە و دەرمان نەبێ شەوگارتان شاد ڕێز و حرمەتی تەواوی ستافی ئیداری هونەری دەستگای میدیای کورسات قبول فەرموون خواتان لەگەڵ